کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی دیالۆگ. ئەزان حوتی ڕابردوو مەسعودی پزیشکیان سەرۆکۆماری کۆماری ئیسلامی یەکەمین سەفەری دەرەوەی وڵاتی خۆی بۆ عێراق کرد. لەو سەفەرەدا سەردانی هەرێمی کوردستانی کرد و چاوی کەوت بە دەسەڵاتدارانی هەردوو لە هەم دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەند و هەم هەرێمی کوردستانیش. ئەو سەردانە چ مەبەستێک بوو و بۆچی پزیشکیان ئەم جارە هەرێمی کوردستانیش هەڵبژاردەوە یەکەمین سەرۆکۆماری ئێرانەکە سەردانی هەرێمی کوردستانەکە. بۆ ئەم بابەتە داوامان کردووە لە بەڕێز ئەنوەر حوسێن ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی کە بەشداری ئەو بەرنامەیە بێ. کاک ئەنوەر جان و کات بەخێر بیت و زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامە. زۆر سپاس کاکم حەیە بۆ جەناب و تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر مەمنون. کاک ئەنوەر هەروەک لە پێشەکە باسم کرد مەسعودی پزیشکیان یەکەم سەفەری بۆ عێراق کرد و سەردانی هەرێمی کوردستانی کرد و زۆر جار ئەگەریش دەسەڵاتدارانی ئێران سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەچنە هەولێر، بەڵام ئەم جارە ئەو سەردانی سلێمانیشی کرد و هەولێریش. ئەو هاتنەی سەرۆکۆماری یەکەمین سەرۆکۆماری ئێرانەکە دێتە عێراق چ مەبەستێکی بوو؟ بۆچی یەکەمین سەفەری بۆ دەرەوەی وڵات عێراقی هەڵبژارد؟ زۆر سپاس. وەڵا کاک مەحیا لە ڕاستیە دوای دەست بەکاربوونی پزیشکیان وەک سەرۆکۆماری ئێران لە هەڵبژاردنەکانی مانگی مەی ڕابردوو جەنابەت ڕاستە یەکەم سەردانی بوو بۆ دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و سەردانەکەشی بۆ بەغدا و هەرێمی کوردستان بوو و لە عێراقیش چووە بەسڕا، نەجەف و کەربەلا، بەغاوە لە هەرێمی کوردستانی هاتە سلێمانی هەولێر. لە ڕاستیە کۆماری ئیسلامی ئێران پێگە و مۆقعیەت و جیۆپۆلیتیکی عێراق ئەزانێ و هەرێمی کوردستان ئەزانێ. سەرەتا باسی عێراق بکەم. گەورەترین نفوزی شیعی لە ناوچەکەیە کە دەوڵەمەندە بەنەوت لە عێراقایە، یا با بڵێم زۆرترین نفوزی عێراق بریتە لە پێکاتەی شیعەیە و ئەمانەش دەستیان بە ئەو هەموو بەرهەمە نەوتی ڕاگا کە ڕۆژانە فرۆشتێ 3 تا 4 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشتێ و جگەلەوەی بەس بە قەولی خۆیان بەشێکی زۆری شوێنە مقدسەکانی وەکو نەجەف و کەربەلا وەکو فۆ سامەڕا کە بۆوان مقدس و گرنگن لە دوای قوم و شۆچیە ئاوا سەیری بابەتەکەکەن. وە لە هەمان کاتە حاکمیەتی زۆری عێراق بەدەست دۆستە شیعەکانی ئەوانەوەیە و حەشتی شعبی وەکو هێزێکی سەربازی شبه میلیشیایە، با بڵێم میلیشیا لەلایەن خوانەوە دەستور وەرەگرێت و لە هەمان کاتە چەقی مەڵبەند و ململانیەکانی نێوان واشنتۆن و تاران ئێستا لە عێراقە و لە هەمان کاتە خاڵێکی زۆر گرنگتر هەیە ئەو هیلالە شیعەیە کە لە تارانەوە دێت و بە کرماشان دێتە دیالە و تا ڕاتە تکریت و تا پەڕێتەوە بۆ دیمەشق و بۆ بەرزایەکانی جۆلان بۆ کێبەرکێ و منافسە لەگەڵ ئیسرائیل و تەلەڤیڤ بە عێراق تێپەڕێ. لە هەمان کاتە جگەلەوەی کە سەرۆکۆمار دۆستێتی جگەلەوەی سەرۆکوەزیران شیعەیە، لە هەمان کاتە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە یەکەم جارە ئێران دەستی هەیە لە دانانی کاندیداتۆرێکی سونی بۆ پەرلەمان کە مەبەستم مەحموود مەشهەدانیە، یعنی تەنانەت سنیەکانیش بوون بە جۆرە لە جۆرەکان بە تەرەفداری کۆماری ئیسلامی ئێران و ئێران دەخالەت دەکات. جگەلەوەی کە مەسەلەن فرۆشی نەوتی عێراق بەشێکی زۆری ئەو فرۆشە بە جۆرە لە جۆرەکان کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەو گەماروانەی کە لەلایەن ئەمریکا و لە سەرەتی ئیستیفادەی لێکا و قازانجەکە و بەشێک لە داهاتەکانی لەو ڕێگایە خۆکاتەوە و جگەلەوەی کە حکوومەتی ئێرانی 11 ملیارد دلار گازی سروشتی و کارەبای فرۆشتۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە عێراق کە داوای کردو لە سودانی هەڵدا ئەو پارەیە بە شێوەکان بگەزرێتەوە بۆ سەر بانقەکانی ئێران و ئەمریکاش ڕەزامەندی دەربڕێ و لەسەر و ئەمانەشەوە لە بواری اقتصادی ئاڵگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئێران نزیکەی
12 ملیار دلار کە خۆیان ئەڵێن جگە لەو بابەتێکم باسم کرد کارەبا و غازی سروشتی 12 ملیار دلار یانەیە بگەێنە 20 ملیار دلار و لە هەمان کاتا پزیشکیان و کۆماری ئیسلامی ئێران چاویان لەو هاتنەی چەند مانگی مەی ڕابردووی ئەردۆغانە بۆ عێراق و لەگەڵ حکوومەتی عێراقی کە ڕێگای گەشە ئەو ڕێگایی کە کەندای فارس وڵاتانی کەنداو بە تورکیاوە بە ئەوروپاوە بەستێتەوە بە بودجەیەکی 7 ملیار دلاری تورکیا خەریکە پزیشکیان هەم وەکو نوێنەری کۆماری ئیسلامی ئێران هەمەوێ ئەو نەخشەیە ببینێ و ئەو وێنەیە ببینێ و بزانێ بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا کە بە دەست دۆستەکانی تێگاتە کوێ و لە هەمان کات شاسەردانی بەسڕای کرد بۆی کە خەتێکی شەمن نەفەری نێوان بەسڕا شەلەمچە بکاتەوە کە بە قسەی خۆیان دەتوانێت لانی کەم 3 ملیۆن هاوڵاتی ئێرانی بگەزێتەوە بۆ شوێنە مقدسەکانیان و بێتە بەدیلێک بۆ ئاڵغۆڕی بازرگانی و تیجاری ئەوە دیوە ڕۆشنەکەیەتی کە لە 14 ڕێکەوتن 14 لێک تێگەیشتنیان ئیمزا کردووە لەگەڵ حکوومەتی عێراقی هەموو ئەم مەجالانە ئەگرێتەوە سەبارەت بە هەرێمی کوردستان لە ڕاستیە هەم وەکو خۆت باست کرد هەم یەکەم جارە سەر کۆماری ئیسلامی ئێران دێتە سلێمانی قسەکەشەوەیە کە پێم وایە پزیشکیان باشتر بارودۆخەکە واقعیەتەکە ئەبینێ ئەو ئەمری واقع و دیفاکتۆیە بینێ کە هەرێمی کوردستان ڕاستە حکوومەتێکی هەیە بەڵام دابەش بۆ بەسەر دوو زۆنە کە هەردووکیان کەم زۆر کاریگەریان لەسەر بارودۆخی ئەمنی ئێران هەیە و چی سنوورەکانی زۆری سەوسی یەکێتی نیشتیمانیە زۆرترە و سنوورێکی پانوپۆرتری هەیە و پەیوەندیەکانیشان تا ڕادەیەکی زۆر گەرموگوفترە و پێشی وایە یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو حزبێکی خاوەن هێز و دەستگای ئەمنی و ئەوانە بە هەمان شێوەی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوە بە نەزەری من ئەو تێڕوانینە ئەو بووکە سلێمانی بەڵام سەردانەکانی بە پلەی یەکەم پەیوەندی هەبوو بەبوونی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستانە و ڕێکەوتنامەی کە 2021 لە بینی ئارەزی و قانی و حکوومەتی هەرێمی کوردستان ئیمزاکراوە بۆ گواستنەوەی ئەم هێزانە لە ئۆردوگاکانیەوە بۆ کەمپێکی زۆرملی تاکیدی لەسەرەوە کردەوە خۆندەی من بزانم گلەیشی هەبووە کە گوایە گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە کە وتوێتی ئەو پرۆسەیەتان وەکو پێویست ئەنجام نەداوە خاو بووە ئەوە زووتر بکرایە ئەوە خاڵێکی تریەوەیە کە مستەمر ئێران جەختی لەسەر کردوتەوە بوونی هێزەکانی بوونی بنکەی موسادی ئیسرائیلیە لە کوردستان یا لە هەولێر کە ئەو جەخت لەسەرەوە کاتەوە کابێ ئەوە هەرگیز ڕێگای پێ نەدرێت خاڵێکی تر بە نەزەری من پەیوەندی هەیە بە هاوسەرگی هێزی نێوان تورکیا و ئێران لە هەرێمی کوردستان کە تورکیا بۆ معلوماتی جەنابێت ئەم شەو هێزێکی زۆری هێناوەتە ئامێدی و بەرواری باڵاوانە چاوی لەمەیە کە پێگە و موقعیەتی سەربازی تورکیا چییە و ئەو ئاڵگۆڕە بازرگانیانەی تورکیا کە نزیکەی 20 ملیارە زۆرترە لە هی ئێران چاوی لەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی ئەو هاوسەنگیە ڕاگرن و تورکیا ناتوانێت لەوە زیاتر بێتە سنوورەکانی هەرێمی کوردستان و مەترسی لەسەر ئەمنیەتی سنوورەکانی ئێران دروستکە جگە لەوانە بە نەزەری من باسی ئەوی کردووە کە دوو ناوچەی بازرگانی ئازاد لە سنووری کرماشان و مەریوان نکاتەوە ئەوانە بۆی کە ناوچەی ناوچەیەکی ئازادن گومرگەکانیان لەسەر هەڵەگیرێ و هاوڵاتیانی دەتوانن تا ڕۆژانە بای 84 دلار بکڕێ بەبێەوەی هیچ زەری بە باجێکی بچێتە سەر باحاڵ هەموو ئەمانە دیوە ڕووکەشەکەیەتی دیوە پرۆتۆکۆلەکەیەتی دیوە سیاسەکەیەتی بەڵام بە نەزەری من سەردانەکەی پزیشکیان ئەوەیە کە دیسان چۆن کاتی خۆی قاسم سلێمانی گوت ئێمە 4 پایتەخت بەڕێوە بین بە تارانەوە 5 ئێستا جیانەیە هەمان ئەو قوڵایە جوگرافی و ئەمنی و جیۆپۆلیتیک و اقتصادیە بپارێزن و لە واقعیشدا بێەوە قسەیەک پێنگە لە ملانەکانی نێوان تاران و واشنگتۆن لە عێراقا واشنگتۆن تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی کردووە و پزیشکیان جەختی لەگەڵ هێزە عێراقیەکان و هەرێمی کوردستانیش کردوێتەوە کە هێزەکانی ئەمریکا بڕیاریان داوە تا 2026 لە عێراق بکشێنەوە لەو لاوە ئەوەی حاصل کردووە لەژێر فشاری هێزە شیعیەکان و حەزبی شعبی
ئەمریکا ئەگەر 100% هێزەکانیشی نەکشێنێتەوە بەشێکی زۆر یەکشێنێتەوە، بەڵام بەشی دووەمی ئەوەیە کە داخوازی هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان ئەو هەموو هێزانی ئەمریکا نەگرنە خۆیان کە پاشکردن بۆ هەرێمی کوردستان. هەرچەندە ئێران ئەوازانێت کە واشنگتن گەورەترین خەریکی دروستکردنی گەورەترین سەفارەتخانەیە لە هەولێر. بەهەرحاڵ ئەوانەیە و ئەوەی کەوتیشن مۆزوعی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕاگواستنی کەمپەکانی کۆمەڵە بۆی زۆر گرنگە پێی وایە کە ئەبێ مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکان لەمەش زۆرتر بستنە پێش و ڕەنگە لە داهاتووە پێشنیاری تری هەبێ تەڵەبی تری هەبێ، بەڵام لە هەر حاڵدا ئەوەیە کە هاتنەکەی پشتگیری و زەمانەتی هێزە کوردیەکان و هێزە عێراقیەکانی ژگا کە کۆماری ئیسلامی ئێران وەکو دۆستی هەمیشەیی لە پشتیانە بێ و وەکو دوسێ هەرێمی جیاجیا لە عێراقا سەیری سلێمانی هەولێر و بەسڕا و بەغاکە و بۆی گرنگە کە تهدیئەی وەزعەکە بکاتەوە بە ئارامی، ئەوەی کە لە جوڵەکانی شیا دیار بوو ئەویست هەموو شتێک بە ئارامی بچێتە پێش و بتوانێت بەرژەوەندەکانیان باشتر بێتە پێش و ئەو سراع و ململانەیە کە هەیە تا ڕادێ خاوی بکاتەوە و پێم وایە داوای لە سۆدانیش کردو چۆن ڕۆڵیان هەبوو لە نزیکردنەوەی ریاض و تاران یا عەرەبستانی سەعودی و ئێران لە ئەمان شێوە سۆدانی ڕۆ بجێڕێ لەگەڵ ئەمریکیەکان ڕۆ بجێڕێ بۆ هەڵگرتنی ئەو گەمارانەی کە لەسەر ئەو بودجە و پارەیە دایناوە کە ئێران لە غازی سروشتی و کارەبا و نەوت بۆ عێراقی فرۆشتە و پارەکە بلۆ کراوە، داوای ئەوەی لێ کردووە و داواوەش کردووە کە کۆمپانیا ئێرانیەکان کە خەریکی باریکاری بەرەمهێنانن بەهۆی هەندێک ڕێوشوێنی تایبەتەوە زۆرتر مۆڵەتیان پێ بدرێت، زۆرتر کاراسانیان بۆ بکرێت. لە هەر حاڵدا پێم وایە دەستکەوتێکی زۆری لە سەردانەکە چنیوەتەوە. بڵێ بازار دانەدانە ئەو بەشانەی وا ئێوە ئاماژەتان پێکرد لە سەری قسە بکەین لەباری ئابووریەوە کۆماری ئیسلامی ئەو زەختەی لەسەرەوە لایەن وڵاتی یەکگرتووەکان و وڵاتانی ئوروپایی بۆ مەسەلەی ئەتۆمیەکەی لەسەری دایان ناوەوە طبعاً ئەو ستانەوە دروستیان کردووە بۆی نییە بەعزە کاری بکە، بەڵام لە بەشی لایەنی عێراقیەکان کردوێتەوە، ینی بۆی هەیە لەوێ ئەو پەیوەندیە ئابووریانە لەوێ بەدەست بێنێت و بەنەوەیەک لە پشتەوەی ئەو بربەستانە بێەوە وڵاتە یەکگرتووەکان و وڵاتانی ئوروپایی لەسەریان دایناوە. ئایا ئەوە بۆ شێوەیە زۆرم ساری ئابووریەک کە لەسەری دانراوە لەلایەن وڵاتانی ڕۆژاواوە؟ ئەزانی کار لە ڕاستیە ئەوەی جەناب لێڵی دقیقە بەهۆی و گەمارەیانەی کە دوای شکستی دانووسانەکانی گروپی 5 چۆتە سەری وە بەهۆی بەرەمهێنانی یۆرانیۆم و بەرەمهێنانی موشکی بالیستیک و دوورمەودا و بەهۆی دەخالەتکردنی لە پشتیوانی لە شەڕی رووسیا بەرامبەر ئۆکرانیا و لە قەیرانەکانی ئەم دوای حەماس و فەلەستین و شەڕی غەزا هەموو ئەوانە تا دێ ئەمریکا گەمارەی زیاتری لەسەر سەپاندووە. هەر ئەو ڕۆژەی کە پزیشکیان هاتۆتە عێراق هەر ئەو ڕۆژە بلیکیان وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان کە ئەوان لە ئێستاوە گەمارۆ خەنە سەر خەتی هێڵی فڕۆکەوانی کۆماری ئیسلامی ئێران و ڕێگای پێ نادەن هیچ فڕۆکەیەکی بچێتە فڕۆکەخانەکانی ئەوروپا لە بەرامبەر ئەوانەی کە باسم کرد. ئەمەش گەمارۆیەکی تازەیە، بەڵام ئەزانی واقعیەتێکەیە کە عێراق لەبەرەوەی حکوومەتێکی مرکزی بەهێزیتیانە، حکوومەتێکی مستەقڕیتیانە و لە ڕاستیە بە شکل حکوومەتێکی سیاسی و حکوومەتێک هەیە، بەڵام لە واقعدا ئەوەی کە ئەو دەوڵەتە بەڕێوە بە لە پشتەوە دەوڵەتی خۆ بەڕێوە بە ئێزوو هەشتی شابی میلیشاشیەکانن و بە باڵا من بەبەست مەزانیشی بووکەکەن وە بە داوای لێبوردنە قسەکەت پێ بڕم بەبەستمەوە بوو ئەمریکا بەنەوەیەک ئەوێ کار ئاسانی بۆ ئێران بکە، ئەویش لە ڕێگەیەوە کە بێت لە عێراق پەیوەندی بازرگانی بگرێت و بەشێک لەو حیسارەی وا لەسەریەتی بەهۆی مەسەلەی ئەتۆمیەکەوە لێەوە لی کەمەکاتەوە تا ئەندازەیەک ئێوێ چاوپۆشی لێ بکات لەو بابەتەوە.
لە ڕاستیا دەڵێ پێشتریش 5 ملیار دلاری لەسەر عێراق بوو ئەمریکا و پارەی پێدا شتا خۆتان نزان پارەی فرۆشینەوە دەچێتە بانکخانی ئەمریکا بەڵام لە دەورانی پێشووتر ئەو 5 ملیار دلاری بۆ خەرج کرد بۆی سەرف کرد و چاوپۆشی لە ئەو گەمارە ئابووریانە کرد ئێستاش پێم وایە هەرێوێ ئەوە بکە و بە جۆرە لە جۆرەکان دەتوانم بڵێم لە هەندێک کەیس و فایل و لە هەندێک بابەتە واشنگتۆن وتاران گەمەی سیاسیەکەن و کارتەکانە گۆڕنەوە مەسەلەن ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی عێراقی ئەدرێ بە میسر لەو 30,000 10,000 ئەدرێ بە ئیسرائیل لەلایەن میسرەوە ئەمە حکوومەتی ئێرانی جەزانێ و حکوومەتی عێراقیش بێدەنگەی لەیەکە و هەر بەرمیلێک بە 18 دلار کە یەک لە سەردەی سیارەکەشی نییە یعنی با بڵێم یەک لە سەر هەشتی سیارەکەی نییە بە ئەماشیەوە ڕۆژانە 10,000 بەرمیلی نەوتی عێراق ئەدرێ بە ئوردن لەسەر پێشنیاری ئەمریکیەکان تارانی جەزانێ بە 18 دلار یعنی ڕۆژانە 40,000 بەرمیلە ڕوا و دەیەچێتە جیفانی ئیسرائیلەوە لە ڕێگای میسرەوە بەڵام ئێران قسەیەکی نییە و ئەمریکاش لەوە قوتم لە خەرجکردنی ئەو پارانە لە بوونی میلیشیای حەشدی شعبی و مەترسیدار و بۆردومانکردنی ئەمریکیەکان زۆر جار چاوپۆشیەکە و ئەو ململانیانی کە لە دەرەوە هێنانە لە عێراق زۆر جار سازش دەکەن و مامەڵەی پێوەکەن بێگومانەوە ڕاستە لە هەمان کاتە ئێران جگە لەوانەکان هەیە ئەگەر تۆ دیوە یاسای دەستوریەکەشی واز لێبێنی دەیان ڕێگای نایاسایی و قاچاقەیە بۆی کە ئێران و تورکیا ئیسفادەکەن لەو مامەڵە بازرگانیانە و مەسەلەن دراوی قورزە بن پارەسپیەکەنەوە نەوت بە هەرزانە بن ئەنواع کۆمپانیا جۆرا و جۆریان هەیە کاڵاو کەلوپەلێکی زۆرێن نە عێراقەوە لە بەرامبەریا دراوی قورزە بنەوە ئاڵتونە بنەوە ئەوانە هەموو دەتوانێت بەشێک بێت لە شکاندنی ئەو گەمارە ئابووریانی کە ئەمریکا و ئەوروپا خستویانەتە سەر ئێران ئەوە دقیقە ڕاستە وە لە ئەوگەڵەوەشە حکوومەتی عێراقی زۆرینەی پێکاتەکەی حکوومەت تەسهیلات دەکات لەم بارەیەوە و کاراسانیەکە بێگومان بەڵام پێم وایە ئەمریکاش ئەو جەناب دەڵاسە لە زۆر بابەتە چاوپۆشیەکە لەوانە و کارتەکانە گۆڕنەوە مامەڵاکەن بڵێ هەر لەسەرم بابەتی ئابووریە بمێنینەوە دیارە بڕێک لەو شتانەی وە ئەو پەیماننامانەوە ئیمزا کراوە لە بینی ئێران و عێراقا لەم سەفەرەی پزیشکیان بڕێکیش لەوە چێ زۆر لەگەڵ واقعیەتە نایەتەوە ئێران لە ماوەی ڕابردووی ئەم چەند ئەم یەک مانگی ڕابردووە بۆ خۆی کێشەی زۆری کارەبای بوو بەشێکی زۆر لە خەستەخانەکان لە شوێنە گرنگەکانی ئێران دەبێت کارەبایی ئیشیان نەکردووە بەشێکی زۆر لە عملیات و کاری پزیشکی بەهۆی نەبوونی کارەباوە چراوە یا وازیان دەهێناوە چۆن ئەکرێت لەو قەراردادا ناردنی کارەبا بۆ عێراقێکێک لەو هینانە بێ ئایا ئەمە زیاتر یانەوێت لە ڕواڵەتە پیشان بدەن کە ئەمان ئەو پەیمانانانە بەسەن یاک و هەر واقعیەتێکی تایە ئێران سەر ڕایەوە کە وەزعی خۆی هاوایە بەڵام شتێک فرۆشە بە ئێران و یا بە شوێنەکانی تر هەروەکو وەڵام پێم وایە کام حیوەقعەتیایە چکەوە لە هەرێمی کوردستانیش ڕاستە خەڵک لە هەرێمی کوردستان لە شەو ڕۆژێکا 12 سەعات کارەبا هەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار کارەباکەی خۆی فرۆشێ بە مووسڵ شوێنەکانی تر ئەمە لە عێراق شتێکی عەجیب نییە و بۆ ئێرانیش پێم وایە تا ڕادەیەک واردە یەکەمەوەیە کە کۆماری ئیسلامی ئێرانەیە وەکو تۆ پاکی خۆی نیشاندا بەرامبەر بە عێراق هەدام یەکە دووەمیش وەکوتم بەو کارەبایەکە ئیدا بە عێراق دراوی قورس دەباتەوە گەمارۆکان لەسەر خۆی سوورەکە بۆ کاراسانی بۆ کاروباری سیاسی و بازرگانی و ئەمنیەتی ڕۆژانی خۆی جێبەجێەکە پێم وایە ئەوە ئەبێت بەڵام قسەکەوەیە کە بە تەنها مۆزوعی کارەبا نییە وەکوتم مۆزوعی غازی سروشتی کە ساڵێکە عێراق دەستی کردووە بە ئەوەی بتوانێت بەشێک لەو گازە سروشتی کە لە پرۆژە نەوتەکانی کەرکووک و بەسراوانە بە هەدەرەجێ تازە پێم وایە چەند ڕێکەوتێکی لەگەڵ چەند کۆمپانیا فەڕەنسی کردو بۆی بتوانن گازی سروشتی بەرەم بێنن ئەگەر نا مەسەلەن نەیتوانیەوە بێزگەکانی بەرەمهێنانی کارەبای بەم گازی سروشتیە ئەوە بکە باربوو بکە پشتیوانی بکە لە حاڵدا بە نەزەری من ئێران ئەتوانێت یاریەکی زۆر بکە لە ناو کای سیاسی ئابووری ئەمنی عێراقا بەو دەلیلانی کە پێشتر باسم کرد هەموو ڕێگاکان فەراهم کراون و حکوومەتەکە حکوومەتێکی شیعیە بە هەمان شێوە هەر بۆیە بینی تورکیا
تورکیا لەبەرەوەی لە ڕووی قانونی و یاسایی و نازانم مەسهەبی و ئەوانەوە ناتوانێت ئەم دەخالەتە لە عێراقدا زۆرتر ئەتیمادی لەسەر تورکمانەکانەکەوانیش کەمینەی بۆیە بینی بەهێز دەخالەتی کردو هێزێکی زۆری هێناوەتە هەرێمی کوردستان چاوەڕێ ئەوەیە لە هەر هەلو مەرجێکا بارودۆخی ئێران خراپتر بێت کێشە گرفت دروست بێت وەکو خۆشیان نەیانشادۆتەوە مثلا هەندێک لەو شوێنانی کە پیان هێشتا ویلایەتی مووسڵ و کەرکووک و چۆچۆ ئەوانە بتوانن داهاتەکەی بەرن و لەو منتقانی کە دەستیان بەسەرا گرتووە لە ناوچەکانی بادینانەوە بتوانن سوء استفادە بکەن وی بە نەزەری منە لایەنە واردە بۆ هەردووچیان هەموو ینی تەنانەت ئوردنیش پێوتی وتم ئوردنیش نەوتی عێراقە با بە $18 ئێستا نزیکەی $80 بەرمیلێنەوە سعودیا سوء استفادە لەم بابەتەکە هەموو وڵاتانی منتقەکە سوء استفادە لە عێراقەکەن لەبەرەوەی حکومەتێکی ئیستقرار و حکومەتێکی قوڵ و بەهێز نییە. زۆر سپاس. کاکەن وەرهەر پرسیارێکی ئەگەرەکرێ زۆر بە کورتی جواب بدەرەوە باسی ئەوت کرد کاگەر لە هەرێمی کرماشان و مەریوان لەوێ دیسان سنووری بازرگان یەکرێتەوە زەریبە لە بنوانە ئەوە لە هەردوو سنوورەکە ینی لەم دی و لەو دی و لایە بەنیاک و فەقط لەلایەن ئێرانەوە لایەن بردووە لە بەشی عێراق زەریبە و باجەکان هەرمێنێت خۆی کاکە نەخێر ئەو منتقە ئازادە ئەو منتقەی بازرگانی ئازادە کە دروستەکە بێ هەردوو لایەن هینی پێ بکەن پابەند بن پێوەی ئەبێ لە هەردوو سنوورەکە بێ و ئەو تاریفە گومرگی بازرگانیانێکی هەیە بە پێی یاسا ڕێخێ و نەیگرێتەوە ینی گومرگی لەسەر نەبێ ئەو منتقەیە بۆی هەدەفەکەش ئەزانی کار هێلم بارەیە واضحەکە لەو دوو ناوچە بازرگانی کە دروستەکرێ مستەفیدی سەرەکی کۆماری ئیسلامی ئێرانە کاڵاو کەلوپەلەکانی خۆیان لە لێ ساقیکە حکومەتی خۆ هەرێمی کوردستان هیچی وای نییە حکومەتی عێراق جگە لە خودما هیچی نییە تابیبەن لەو منتقانە ساقیکەنەوە قسەکەوەیەکە ئەوە ئەتوانێت زۆرتر سوود بە ئابووری ئێران بگەێنێ بەڵام قسەکەوەیە بە ناوی ناوچەی ئازاد وە ساختنەوەی کاڵاکان بەڵام بێگومان هەردوو لایەنەوێ ئەو تاریفە گومرگیانی کە هەیە لای بەرن و هەردووکی لە هەردوو منتقەکە لەم دی و لەو دی بێ و ئاڵوگۆڕی بازرگانی خێراترەکە و خەڵک زنبەنگە لێ مستەفید بێ و هەندێک لەو کۆتوبەند و قەیدانەی هەیە هەڵگیرێ لەسەری مەوزوعێکی تر مەسەلەی ئەمنیە مەسەلەی ئەمنیەکە بەشە طبعاً لایەنێکی دێتە سەر مەسەلەی ئەو میلیشیا شایەکان کە بۆ خۆتان ئاماژەتان پێ کرد لایەنێکی تریشی و مەسەلەیەکە لە کوردستان هەیە و بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەبێت کە دێتە سەر مەسەلەی میلیشایەکان کە دەوڵەتی ئێران یارمەتی داون ئێمە لە شەڕی غەزا بینیمان کە ئەوانە زۆر بە ئاسانی لەلایەن ئەمریکا و بەشێک لە سەرکردەکانیان بوونە ئامانج و کوژران و نەیانتوانی ئەو جۆرە لە چوارچێوەی دفاع لە حەماس بتوان بەشداری ئەو شەڕە بکەن و تەبەن موشەکوشتیان نات بەڵام کەوتنە بەر پلامار ئەوە چۆنە ئایا ئەو یارمەتیانە یا ئەو شتەی کە لەلایەن ئێرانەوە بە میلیشیا شیعەکانە درێت و ئەوە لە چ ئاستێکایە لە ڕاستیەکان حێزیاوازی زۆر هەیە لە بینی ئەو یارمەتیانەی ئێرانیدا بە فەلەستین و حەماس لەگەڵ ئەو یارمەتیانەی کە درێ بە حەشتی شابی و ئەو هاوپەیمانێتی پێوترێ میحوەر کە پێکاتون لە حەشتی شابی و حیزب الله و حوسیەکان و گروپەکانی سووریا قسەکەوەیە کە لە عێراقا ئەم گروپانەی لە ئەنگری کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی حەشتی شعبی و ئەو 15 گروپە جۆراجۆرەی کە ئەمەیان پێکەناوە خۆیان لە ناو دڵی دەوڵەتن خۆیان دەوڵەتیان لە ناو قوڵایی دەوڵەتەکەیە حاکمیەتیان هەیە دەسەڵاتیان هەیە وەزارەتیان هەیە سەدان بەڕێوەبەرایەتیان هەیە و ئەوانە خاوەنی هێزێکی ئەمنی و سەربازی گەورەن بە حساب لە ناو دەوڵەتە بەڵام لە دەرەوەی دەوڵەتن بەڵام لە سوپا زۆرتر تەحەکوم بە دەوڵەتەوەکەن بۆیە بە نەزەری من ئێران ئەو خەرجیانەی کە لە حیزب اللهەکە پێم وایە داهاتەکەی لە عێراقەوە ئەبا عێراق داهات و سەرمایەیەکی گەورەی هەیە و ئیمکاناتێکی گەورە بەدەست حەشتی شعبیەوەیە و
توانیانەوە قوتم لە قوڵایی دەوڵەتە مؤثر بن کاریگەریان هەبێ بەو حاڵەشەوە کە سۆدانی ئێستا خۆی وانیشانەدا کە بێتەرەفە دۆستی نێوان دۆستە لە نێوان واشنگتۆن و تاران و لە ناوەندایە بەڵام پێم وایە هەر ناتوانێت لەژێر هەیمەنەیە و میلیشیانە و حەشی شەبیەوانە دەرچێت وە بۆ معلوماتی جەنابێت لە بودجە و میزانیەی ساڵانەی عێراق خەرجیەک کە بۆ ئەوان سەر بەکرێ لە 6 تا 10 میلیارد دۆلارە ینی خەرجیەکی زۆر زۆر دێ بۆ هێزانە لەبەرەوە پێم وایە لێرەوە ئیمدادات دەدا بە حەماس لێرەوە ئیمدادات دەدا بە حیزب الله بەوانە عێراق خۆی وڵاتێکی دەوڵەمەندە وەکو وتم بۆ معلوماتی جەنابێت عێراق ساڵانە ئێستا کە ڕۆژانە 3 ملیۆنی تا 4 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشرێ داهاتی فرۆشی نەوت لە عێراقا ساڵانە گاتە نزیکەی 90 تا 120 میلیارد دلار ئەمەش پارەیەکی خەیاڵیە حکوومەتی عێراقی جگە لەو پارەی کە دیارە بۆ موچەی کارمەندان و فەرمانبەرەکانی سەرفیەکە لە ڕاستیە پرۆژەیەکی وازە بەلاحی نەکردو بەرامبەر بەو داهات و دەستکەوتە زەبەلاحی هەیەی چی لێ دێ و پارەیە بۆ شێوەی تەخشان و پەخشانەکرێ و گەندەڵی پێوەکرێ واکەوێتە دەزم میلیشیانە و سوء استفادەی لێکەن بۆ حکومت ناتوانێت لێ پێچینەوەیان لەگە بکە و ناتوانێت مەسەلەن بیخاتە خزمەت وڵاتەکەەوە بیخات ئاوەدانی بکاتەوە لەبەرەوە پێم وایە پێچەوانەوە ئەم هێزانە حەشتی شعبی و هێزەکانی تر زۆر ئیسفادەکەن لە جێگە و پێگە و مەقاماتیان لەناو سیستەمی سیاسی عێراق و دەستگا ئەمنیەکان و دەستگا سەربازەکان کە بینە سەر ئەو بەشەی تری کە لە هەرێمی کوردستانە و مەسەلەی حزبەکانی ڕۆژهەڵاتە کە جێگیرن لە هەرێمی کوردستان بۆ خۆی هەرێمی کوردستان لە هاوسەنگی هێز چ بەرامبەر بە تورکیە و چ بەرامبەر بە ئێران لە هەستێکی خراپایە طبعاً ناتوانێت هیچ شتێک بە ئێران لەسەر ئێرانە داسەپێنێ ناتوانێت شتێک بەسەر تورکیا داسەپێنێ و هەر جارێکیش کە ئەگەر کارێکی کردووە بەبێ ڕەزامەندیەوان بووە ئەوە زەختیان خسووتی سەری ئەوە متارەکانیان بەستووە ئەوە سنوورەکانیان بەستووەوە و نەیانتوانێەوە بکەن و بۆیە زۆر شتیان بەسەردا ئاسەپێت کە دێتە سەر مەسەلەی ئەو قەراردادی وا لە بینی عێراق و هەرێمی کوردستان لەلایەک و ئێران هەیە سەبارەت بە حیزبەکانی ڕۆژهەڵات هەرچەند ناوەڕۆکەکەی هێشتا زۆری نادیارە بەڵام لەو بابەتێشەوە گەرەکرێ بۆ بینەران ڕۆشنگەریەک بزانین کە چییە بێت و تا چه ئاسێکە چێت پێشەوە وڵا کاک لە ڕاستیە ئەم ڕێکەوتنە ئەمنیە وەکوتم لە نێوان عێراق و ئێران و هەرێمی کوردستان ئیمزاکراوە سەرەتاکەی 2021 ئەگەڕێتەوە بۆ 2021 لەو ڕێکەوتنامەیە ئەوەندەی کە ئێمە ئاگادارین یەکیانەوەیە کە هێشتا نەچۆتە باری جێبەجێکردنەوەیە کە بە درێژایی 200 کیلۆمتر سنووری نێوان عێراق و ئێران کە دیارە تەحدید نەکراوە کوێیە دیواربەند بکرێ وەکو سنوورەکانی نێوان ئیسرائیل و فەلەستین وە بخرێتە ژێر چاودێری کامێرایی پێشکەوتووەوە خاڵی دووەمی ئەوەیە کە ئەبێ ئەم هێزانە مەبەستی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەبێ ئەمانە لە ئۆردوگاکانیان دوور بخرێنەوە چەک بکرێن نابێ چەکیان پێبێ و بخرێنە ناو ئۆردوگایەکی زۆرە ملیەوە کە بە قسەی ئەوانی UN سەرپەرشتیەکە و ڕەنگە لە داهاتوو شاخە داواکاری تریان هەبێ بە ڕادەستکردنەوەی چەند کەس لە تێکۆشەران و شۆڕژگەڕانی ئەم هێزانە کە ئەمە بە نەزەری من هیوادارم هەرگیز ڕوو نەدا بەڵام ئیمکانی ئەم حاڵەتانەش هەیە بۆ دوو وڵاتی گەورەی ئێران و تورکیا کە لە هەرێمی کوردستان و عێراقا نفوزیان هەیە هەژمونیان هەیە و ڕۆژانە درۆنی تورکی ئەبینی گەریلای پەکەکە و خەڵکی سڤیل و ئەوانە کاتە ئامانج و ئێرانیش کەم کاریگەری نییە و کەم هەژمونی نییە لە عێراق و هەرێمی کوردستان قسەکەوەیە کە ئێستا خۆشت ئاگاداری ڕاگواستنی زۆرە ملی یان با بڵێم ڕاگواستنێکی نادۆستانە دەستی پێکردووە لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر بە ئۆردوگاکانی کۆمەڵە هەرسێ کۆمەڵە و ناچاریان کردوون کە هێزەکانیان با بڵێم خەڵکەکانیان ببەنە ئۆردوگایە کە هیچ شیاو نییە بۆ ژیانکردن نە کارەبا نە خزمەتگوزاری لە دەشتێک
ئەوانە ئێمە زانین لە ژێر فشارا کراوە بەڵام هەستێکی بەرپرسانە نییە مەسەن حکوومەت یاری کوردستانە بوو بەرپرسانەتر لەم کەیسە مامەڵە بکارێکە کۆمەڵە چ لە ڕووی تاریخیەوە چ لە ڕووی هاوزمانیەوە چ لە ڕووی شۆڕژگەڕیەوە ئەوانە بە نظری من ڕعایەتی نەکردووە و ئەمانە تحصیل حاصلە کاتێتە قازانجی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و ئەو سەردانی پزیشکیان و سەردانی بەرپرسە باڵاکان یەک لە دوای یەک بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەوەیە ئەوان دەستکەوتووە بوون دەستکەوت زۆریان چنیوەتەوە لە عێراقا بۆیە پێم وانە بەمەوە بوەستن ڕەنگە لە داهاتووە داواکاری تریشیان هەبێ و حکوومەت هەرێمی کوردستانیش جێبەجێیکە کە ئەکرا مثلا من لەم بەرنامەیەکەوە جاری تر وتم ئەکرێت جۆرێکتر مامەڵە بکە سازش بکە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵات و جەدەلێ بکەن بگەنە نەتیجەیە کە ئەوانیش لە نەخشەکەیە دەوریان هەبێت نەخشیان هەبێت بزانین چیان هەبێت بەهەرحاڵ ئەوە نەکرا بەڵام بەڵام کاک ئەنوەر پێتان وان نییە ئەوە زیاتر بۆ ئەوە بووە کە ورەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دابەزێن و نەکەو هێزە سیاسی و هێزە سیاسیانە کەم بۆ خۆشم بەشێکی زۆر لەو مێژوە لەگەڵ یابووم ئێمە ئەم لاولا چوین پاشکشێمان کردووە لەم شار بۆ ئەو شار لەو گوند بۆ ئەو گوندە و سنوور بۆ ئەو سنوور و زۆر جار حتا زیانیشمان بووە ینی ئەمانە هەروە بە ئاسانی نەچوەتە پێشەوە سەختیمان دیوە جاری وا بووە لە ناو خێما بووین جاری وا بووە کاتی دامەزراندنی خێمەکانمان باران و قڕ و هەموو شتانیانی زۆر هەموو شتێکی بە ئاسانی نەچوەتە پێشەوە بەڵام ئایا مەبەست هێزەکانە بەڕاستی یاکو ئەوەی ئەیانەوێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەنەوەیەک لە سروبەندی دووەمین ساڵی شۆڕشی ژینا لەباری دەرونیەوە و لەباری ئەوە کە ئەو ورانەیان دابەزێنن چونکی ئەو شۆڕشە گەر ئێرانی شەتا ئەندازەیە کەمی کردو بەڵام لە کوردستان هەر بەردەوام بوو وەڵا کارمە جەنابە لێ ڕاستە دووالیزمە یعنی بوونی هێزەکانی کۆمەڵە و دیموکرات و سازمانی خەباتە پەژاک هەر کامیشان بە وەرەگری و حاضر ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستانیش ئێنێرژیەدا بەم حیزب و بەم شۆڕشە یعنی دوانەیەکە دەوالیزمە هەردووچیان کاریگەری ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە و ئەم هێزانە شۆڕش بۆچی ئەەکەن بۆ ڕزگاری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی پشتیوانی لەم هێزانەکە بۆ بەدەستهێنانی مافەکانی و ئەمانە ڕۆڵەی ئەم دایک و باوکانن کە لە سنە و مەهاباد و سەقز و بۆکان دانیشتون وە کوڕەکەکانیان لێرن لەبەرەوە دەوالیزمە بێگومان بە زەعیبوونی شۆڕشەکە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری لەسەردانێ و بە هەماشیەوە سزبوونی بارودۆخی سیاسی و ئەتراز و ناڕزایەتی خەڵک لەوێ کاریگەری سبی لەسەر بزوتنەوە کاکە بەڵام ئەمانە ڕەهەندە واقعیەکەیەتی بەڵام ڕەهەندە تاریخیەکەی پێمانەڵێ کە مەسەلەن لە دەورانێکە کە بارودۆخەکە زۆر خراپ بووە ئەم حیزبانە پاشەکشیان کردووە بەڵام ڕێگەڕیشتە سیاسی و کۆمەڵایەتی شۆڕژگەڕی و ئینەکەی نەفەوتاوە وەکوتۆ کرد لە زروفی پاشەکشەی ئەم هێزانە لە ساڵی هەشتاکان ئەم شۆڕشە نەفەوتاوە و لە دەورانی ئەنفال و کیمیایی ئەم شۆڕشە نەفەوتاوە لە دەورانی ڕوخانی باسە ئەم هێزانە نەفەوتاوە بۆیە ئەو بۆچوونێکی زۆر ناواقعیە کە پێی وابێ ئەگەر کۆمەڵە لە زرگێزەوە بەرێتە سووداش ئەوە شۆڕشەکە کۆتایی پێدێ ئەگەر ئەم پێشمەرگانە لە چەکدا ماڵێ بیان باتەنە ئۆردوگایەکی زۆرە ملی ئەوە حس و حەماسەت و شۆڕژگێڕ بوون و چەبوون و سۆسیالیزم بوون و ئینسانی بوون لەنا ئەم خەڵکەیە ئەکوژێ ئەوە بۆچوونی خەڵکی سیاسی نییە بۆچوونێکی ناواقعیە با لەو مەکانەکە بگۆڕێ بەڵام هەلومەرجێک دێتە پێشەوە کە ئەم هێزانە لەبەرەوەی لە ناو دڵی خەڵکان ڕێگەوریشەی کۆمەڵی ڕێگەوریشێکی قوڵی ناو کۆمەڵگای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیان هەیە لە هەر ئام ساتێکە ئەبوژێنەوە گەشاکەن حیزبی دیموکرات لە دوای 46ەوە لە ڕۆژهەڵات نەمابوو تا دەورانی 79 بەڵام
لەبەرەوەی ڕاگۆڕیشەیەکی کۆمەڵایەتی بەقووەتیە بوو توانی دەور و نەقشی هەبێ ئەوە مەسەلەن بە نسبەت کۆمەڵەشەوە زۆر دەقیقترە ئەزانی منەوەی یەک قسە بجێڕمەوە کاتی خۆی کاتێک کە شەڕی عێراق ئێران ئەوەستێ ساڵی 1970 فازڵ بەڕاد مدیری مخابراتی بەعسی فاشی ئەو کاتە بەعسی فاشی پێمان ئەوت بەعسی فاشی لەگەڵ بەرپرسانی کۆمەڵە دانیشتووە بێگومان دیارە لەگەڵ بەرپرسانی حیزب دموکراتی پێوتون ڕاستە شەڕی عێراق ئێران ئەوەستێ هەلومەرجێک هاتۆتە پێشەوە بەڵام ئێوە خاترجەم بن کە نابنە قوربانی ئێوە خاترجەم بن کە میوانی ئێمن میوانی سەدام حوسێنن وە پارێزراوە بێ ژیان و ئەمنیەت و کەرامەت و وەردوگاکانتان پارێزراوە بێ ئەمە قسەی بەرپرسێکی باڵای بەعسە کەچی بەداخەوە ئێستا ناتوانێت لە کوردستانە مێزانە ناتوان ئەمنیەتیان بپارێزن ینی کەونە بەردەم مەترسیەوە باشە حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەمە لە کاکەجیان هەر ئەمنیەتان ناکەوێتە مەترسیەوە بەڵام لە ئۆردوگای لە کەمپێک لە سووداشت چی ئەمنیەتێک هەیە چی زەمانەتێک هەیە بۆیە بە نەزەری من با ئەم مەرحەلەیەش تێپەڕێ و ئەم ڕۆژە سەختانەش تێپەڕێ بەڵام ئێمە بە ئەوەندەی کە حکمی مێژووی تاریخمان خوێندوێتەوە ئەزانین کە هەمیشە بزوتنەوەی حەقوازانە و بزوتنەوەی شۆڕژگێڕانە و بزوتنەوەی ڕادیکاڵ و بزوتنەوەی کە لە ڕێگۆڕیشە لە ناو کۆمەلگای کوردستان و خەڵکایە هەرگیز ناخۆت هەرگیز کۆتایی نایە و هەر پیلانجێڕێک بەرامبەری بکرێت هەر سیناریۆیەکی بۆ ساز بکرێت لەم شوێن بیبەنە ئەم شوێن لە ناو دڵی خەڵکی سلێمانی هەڵیکردن بۆ فلان شوێن لە ناو دڵی خەڵکی هەولێر هەڵیکردن ئەمە هیچ لەم بابەتە تاریخی و بابەتە شۆڕژگێڕیە کەم ناکاتەوە کە بە دەرەنجام ئەم شۆڕشە ئەم بزوتنەوەیە زوو یادرەنگ سەرەکەوێت ئێمە شایەدی سەدان بزوتنەوەی شۆڕژگێڕانیوە لەبەرەوە پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان بەرخوردی باشی نەکردووە و ئاکرا بەرخوردی باشتر بکە ڕاستە خۆیان لەژێر فشارین ئەوە دروستە بەڵام خۆتۆ لە زەختێک لە زروف و زمانێکە کە لەژێر فشارەیە بێ هەڵوێست هەبێ خۆگەرنا مەسەلەن کاتێ گۆڕەپانەکە بۆ هەموو کەس ئازادە بۆ کۆمەڵەش ئازادە بۆ وەختێ بۆ سەدان هێزی سنی و شیعی ئازاد بۆ کوردستان بۆ کۆمەڵە ژەروا بوو قسەکەوەیە کە لە زروف و زمانێکە کە بارودۆخەکە قەیراناویە و فشارم لەسەرە ئەبێت تۆزگە ڕعایەتیم هێزانە بکەین بەهەرحاڵ من هیوادارم کە ئەم نەهامەتیانە زوو بە زوو کۆتایی پێ زۆر سپاس کاتم زۆر نەماوە کاکەنوەر دوایین پرسیارم لەسەرەوەیە کە پزیشکیان لەم سەردانەدا یەک دوو قسەی کرد کە تا ئێستا دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەویان نەوتووە طبعا سەرۆکۆماری تورکیە ڕەجەب تەیب ئەردۆغان چەند جارەوەی باس کردووە باسی ئەوەی کردووە هەولەر بەشێکە لە تورکیە و مووسڵ و هەروەها تەماحی لە سەر کەرکووک بۆ شتانە هەربووە و هەر ئەسڵان هەر تەماحی لەسەر هەموو هەرێمی کوردستانە بۆ هێرشانەی شواکردێتی بەشێکی لەو چوارچێوەی ئەو خەونانەیەوە ئەیبینێت بەڵام ئەم جارە پزیشکیانی شەرعینەن هەمان شتەڵێەوەڵێەوە لە هاتوومەتە سلێمانی و سلێمانی بەشێکە لە ئێران و طبعا بڵێ کەرکووکیش بەڵام بیرێکەوێتەوە کە کەرکووک سەر بە عێراقەوە ناتوانێت بەڵام باسی هەولێر واناکە ئەم خوێندنەوەتان بۆ ئەمە شتیە چۆنە کە ئەویش دیسان هەروەکو ئەردۆغان باسیەوە کاکە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی ئێران وەڵا ڕاستە هەردووشیان پێیان وایە یعنی هەردووشیان ئێمە ئازانین لە دڵەوە نیگەرانن لە بوون حکوومەتی هەرێمی کوردستان و ئەزمونەی پڕ لە کەم و کوڕێفشە و هەوڵی ژەدەن تێشی بن بیر و خوێن کۆتایی پێبێنن وە لە هەمان کاتیشە مجاملەش یەکەن بەڵام جیاوازیەکە ڕەنگە لە هەندێشتی سەختیا بێ کە تووشیا بێگومان نیشادۆتەوە کە پێی وایە مووسڵ ویلایەتێکە کەرکووک و مووسڵ و ئەوانە ویلایەتن سەر ئیمپراتۆریەت عوسمانی بوون و ئێستا بێ بچنەوە سەر تورکیا پێشم وایە هێنانی ئەو هەموو هێزە ئاماژەیەکە بۆ ئەوە بەتەنها بۆ شەڕی پارتی پێکارانی کوردستان نیە کۆماری ئیسلامی ئێرانیش کە بەشی شێری لە عێراقا بەدەستەوەیە
لە بەسڕا تا کەرکووک و نفوزێکی زۆری لە هەرێمی کوردستانیش هەیە یەکمانەویش بە هەمان شێوە ئەو قسانە بە حەق خۆیزانە بیکە بۆیە بە نظری من هەردووکیان هەم هەژمونیان هەیە هەم نفوزیان هەیە و هەم کاریگەریان هەیە و لە هەمان کاتیشا لە هەر دەرفەتێکە گەڕێن کە بتوانن کۆنتترۆلی بکەن و ئەزمونونەکە کۆتایی پێبێنن و بارودۆخی یەکێتی پارتی خراپ بێ زۆر لەو بابەتانم بۆیە پێم وایە شێوازی قسەکردنەکانیان ڕەنگە جیاواز بوو بێ دەربڕینەکە بەڵام خاڵێک کە هەردووکیان بە ئیزافەی سووریا و عێراقش لەسەری کۆکن ئەوە یەکە دژی کوردستان و دژی حکوومەتی هەرێمی کوردستان و دژی هێزەکانی هێزە شۆڕژگەرەکانی هەر پارچەیەکن هەر چوار دەوڵەتە هەزاران خلافیان هەیە هەزاران پارادۆکسیان هەیە بەڵام لەسەر دژایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان موافقن ئەمیان تۆ سپاس کاکەن وەک بۆ بەژارێتان لەو بەرنامەیە هیوادارم توان لە دەرفەتێکی تریشدا خزمەتتانە زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس بۆ بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەوجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم. Thank you.